سڵاو هاوڕێن بەخێربێنەوە بە ڤیددیۆیەکی تازە. تەبعاان بێگومان شتێکێ ویستم زۆر باسی کەم. زۆربەی کۆمپانیاکان مۆبایلی هەرزان و مامناوەند و خوار مامناوەند بڵاو دەکەنەوە. هیچ شتێکی وا ڕوونادا، ینی زەختێکی مثلن ڕاگەیانە لەسێر ڕووبداتن کە ئەو کۆمپانیایە فلان مۆبایلی دەرکردووە. تەمان لەبەرەوەی مۆبایلی هەرزان زۆرە ژمارەیان و کۆمپانیە زۆر دەری دەکەن، بۆیە شتەکە لە ناوی تۆزێک نوقم دەبی. بەس ئەو شتە ئەو قانونە ئەم یاسایە تەطبیق نابی، ینی ڕاست نییە لەگەڵ مۆبایلەکانی شەریکەی گوگل پیکسل 3A کە پادەرچوو ئەو ساڵیش 4A. تەبعاان لەو ڤیددیۆیە باسی مۆبایلی گوگل پیکسل 4A دەکەم. ئەو مۆبایلی کە زۆربەی خەڵک حەزی لێ بەکاری بێنی، زۆربەی خەڵک حەزی لێ بەکاری بینی بزانی کامرە و ئەوەکانی چۆنە بۆ خەڵک حەزی لەو مۆبایلێ. با دەست پێکەین زۆر زیاتر کات نەکوچین لەسەر ئەوە. طبعاان پیکسل 4A مۆبایلەکە مواسفاتەکانی زۆر کە سەیری دەکەی لەسەر کاغەز مۆبایلێکی زۆر ئەتیادی، هیچ شتێکی تایبەت و شتیوای نییە. بۆ نمونە کامرەی 12 مێگا پیکسل، شاشەکەی 60 هێرتزە، پاترێکی 3140 ملی ئەمپێرە 146 عەفوم، وزایدەن شاشەکەی 5.8 ڕامەکەی 8 گیگا و میمۆرەکەشی 128 گیگا. طبعاان ئەو ڕقەمانە لەسەر کاغەز وەکو هەرچی مۆبایلی مامناوەند و خوار مامناوەندیشە، خەڵکی شتێکی وای نییە کە بووی سەرنجڕاکێش بی بۆ کڕیار. طبعاان گوگل پیکسل من تقریبا ئەوە 2 هەفتەیە بەکاری لێنم پیکسل 4A مۆبایلێکە. من ئێستا هەندێک ئەوەی خۆمت پێ دەڵێم کە من تەجروبەی بەکارهێنانم لەگەڵ مۆبایلێک چۆن بووە. طبعاان مۆبایلەکە وەکو دەیبینن ئەتا بڵێ حەجمی بچووکە بەیەک دەست دەگیرێ، مۆبایلێکی ئەتا بڵێ جیاوازە لە زۆر شت. طبعاان شاشەکەی ئەتا بڵێ شاشەکەی ئۆلێدە جوانم، بە شاشەکەی 60 هێرتزە. طبعاان چ شتێک وا لەو مۆبایلی دەکات زۆر تایبەت و جیاواز بێ. دوو شت هەیە، یەکەمی شت کامێرە، دووەمی شت ئەندرۆیدەکەی. طبعاان خۆتان دەزانن خاوەنی ئەندرۆید کۆمپانیای گوگڵە. کۆمپانیای گوگڵ لێرە ئەندرۆیدی بە پاکی داناوە بەبێ هیچ دەستکاریەکی دووەم و سێم لەسەر ئەندرۆیدەکە بۆی خەڵک پێی ئیزعاج بێ یان پێی جوان نەبێ یان خاوی کاتەوە. طبعاان ئەندرۆیدەکە لێرە لەبەرەوەی ئەوەندە خێرا و ئەوەندە سادە و بەکارهێنانی خۆشە کە بەکاردێنی وە دەزانی شاشەکە 90 هێرتزە، بەس لە ڕاستیدا شاشەکەی 60 هێرتزە، لەبەرەوەی ئەندرۆیدەکەی سەری هیچ ئەوەکی تیا نییە شتێکی جیاواز. طبعاان بەس ئەندرۆیدەکەی ڕاستە زۆر سادەیە، بەس کە فێر بووی زۆر زەحمەتە بیچە سەر جیهازێکی تر کە ئەندرۆیدەکانی ئەندرۆیدی ئیزعاجەکانە، بۆیە ئەتا بڵێ جیهازێکی جیاوازە لەو مەسەلەیە. لە مەسەلەی دووەم کامێرەیە. طبعاان کامێرە بۆ لەو مۆبایلە جیاوازە. طبعاان گوگل پیکسل 4A نفسی سێنسەری گوگل پیکسل 2 XL لەسرە، ینی ئەوە پێداڵم ئەو هەستیاری کامێرەی. طبعاان دوای ئەوە پیکسل 2 دەرچوو، پیکسل 2 پیکسل 2 لەگە پیکسل 2 XL، دوای پیکسل 3 لەگە پیکسل 3 XL، دوای پیکسل 3A و زائیدەنیش مۆبایلی پیکسل 4A دەرچوو، زائیدەن مۆبایلی پیکسل 4XL و 4A ئەتیاری، و زائیدەن پیکسل 5 پیکسل 5G. طبعاان هەر هەمویان تقریبا نفسی سێنسەریان لەسرە، نفسی هەستیاری کامرایان لەسرە. بەس لێرە سحرەکەی گوگڵ لە چێ دەست پێ دەکات؟ سۆفتوێرە. گوگڵ لەبەرەوەی کۆمپانیایەکی زەبەلاحی سۆفتوێرە، لەبەرەوەی ینی ئارتیفیشال ئینتەلیجەنس زیرەکیەکی دەستکردی زۆر ینی لێڤڵێکی زۆر بەرزتر هەیە لە چاو کۆمپانیای ڕکابەرەکانی. وای لێ دەکات کە ڕسمی دەگری بۆ مۆبایلە زۆر جیاوازە، وەرزانانی بە کامرەیەکی بە لێنس و DSLR ڕسمەگرێتەوە. باوەڕکە ئەمن تا ئێستا تقریبا زۆرترین مۆبایلی ئەندرۆیدم بەکارهێناوە، تاکە مۆبایلی ئەندرۆید کە بەکارهێنابێ پیکسل
یەکجار ڕسم بگرێت تەواو دووبارەی مەکەوە بە هەموو نوع ڕسمەکە جوان دەردەچێت یاوەنیە بڵێ وەڵا کامڕەکەی تەواو کامڕەکەی با ڕسمە جوانیە تەڵخە پشتم باگراوندم وا و نازانم چ و داینەمیک ڕێنج وا و کۆنتراسی ڕێژیە و نازانم ئەم شتانە ئەو زاراوانەی کامڕی باوەڕ کە بە یەکجار ڕسم گرتن تەواو پێویست ناکە هیچ ئەوی بکەین هەم کامڕی پێشەوە هەم کامڕی پشتەوە یعنی هەردووکی سەحی تێدەکرێت یعنی کە ڕسم دەگری دوای چەند سانەیەک دەنووسێت پرۆسێسینگ لەناو گەلەریە تا ڕسمەکەی حازر دەکا گوگڵ ڕێک شێتت دەکا بە لێڤڵێک ینی نازانانی ئەو کامڕێ بۆ وایە ئیتر وەکوتم هەندێک ڕسمم گرتووە ئیشاڵە لەو ڤیدیۆی دای دەنێم ڕسمەکان بە کامڕی پێشەوە بە کامڕی پشتەوە ئەگەر ببینن وزای دەنیش خۆی مۆبایلەکە بێزگەلەوەی ینی کە ڕسمی زۆر زۆر جیاوازە تەجروبەی بەکارهێنانی ینی تەجروبەی بەکارهێنانی ئەندرۆیدەکەی سەری زۆر زۆر جیاوازە ینی جۆزێک کە دەچێت ناو سێتینگ یان مەسەلەن کە نۆتیفیکیشنەکە هێنیتە خوارەوە یان ئەپلیکیشنەکانی مەسەلەن تەلەفۆن و مەسج و ئەوانە بەکارێنی ئەندرۆیدێکی ئەتا بڵێ سادە و سەریع و خێرا و جیاواز و خۆش و ینی دڵت خۆش دەکا کە بەکاردین وەک ئەندرۆیدتر نییە فەوزا و قەڵەباڵغ و ئیزدیحام و هەمووش لەسەر هیچ تەبعاً زۆربەی ئەندرۆیدەکانی تر بۆ نمونە لەسەر هەر هەمویان با دەست پێکەم کە سامسونگ ئەملاقی ئەندرۆیدە زۆربەی ئەو شتانەی کە لەناو سامسونگی ئەندرۆیدی سامسونگی باوەڕکە ینی یەک ئیسفادەی نییە ینی زۆربیان بەس دانراوە و مۆبایلەکەی قورس کردو لەوانەیە بەکاریشینێنی طبعا ئێستا تۆزێک سامسونگ کەمی کردو پێشتر گوگل هەرچی ئەپلیکیشنێکی هێبا لەناو مۆبایلی سامسونگ بزە بەر ئەپلیکیشنێکی وەکو دادنا وەکو ئەو ئیشێک نفسی ئیش بکە بەس تۆزێ جیاواز ینی وەکو ئەو بی لە ئیشکردن اینجا بینەوە سەر پیکسل 4a ئەو مۆبایلە بۆ کێ حەزی لێ بکری ئەو مۆبایلە بۆ ئەو کەسانەیە کە زۆر گوێ نادەنە مۆبایلی گەورە و مۆبایل بەکارناێنن بۆ یاریکردن و مجرد حەزی لێە تۆزێک کامڕەکەی زۆر زۆر جیاواز بی و سەریشی نرخیشی ینی گونجاوبی و زائیدەنیش مۆبایلەکە حەزی لێ ئەندرۆیدێکی سادە و بێ فەلسەفە و شتیوە ئەو مۆبایلە پێرفێکتە بۆ ئەو کەسانە ینی ئەو مۆبایلە دەرەجەیەک شازە بۆ ئەو کەسانەی کە بە دەرەجەیەک لە مۆبایل حەزیان لە کامڕێ و زایدەن گوێ نادەنە شتی تر و مۆبایلەکە بچووک بیان گەورە بێت چکە ئەگەر سەری مۆبایلەکە بکەی مۆبایلەکە شاشەکەی فلاتە پانچ ئۆ دیسپلێ شاشەکە ینی کامڕەکەی ناو شاشەیە زایدەن فینگە پرینتی ستایلی کۆنەکەی بە 50 فینگە پرینتە زۆر زۆر سەریع و خۆشترە لە فینگە پرینتی ناو شاشە و زایدەن پشتەکەش هەموو پلاستیکە و تایپ سیە و شوێنی هیرفۆنی هەیە و زایدەن یەک شتی وا جیاوازی نییە لەناو دیزاینەکەی شتێکی زۆر سادە و بچووک و بەیەک دەست دەگیرێ بەیەک دەست لەو سەری شاشە دەستە دەگاتە ئەو سەری شاشە و زایدەنیش مۆبایلەکە سەماعەکەشی ستریۆیە ینی سەماعەکەی زۆر زۆر باشە کە گوێ لە گۆرانی دەگری لە هەردوو سەماعی دووەمیش بەکارێنی وەک سەماعە وەک سەماعی ینی لاوەکی بۆ یارمەتی سەماعە سەرەکیەکە بدە طبعاً ئەو مۆبایلە بە دەرەجەیەک وەک پێم وتن بۆ ئەو کەسانە باشە من ئەوەندێک کە بەکارمینە زۆر زۆر مۆبایلێکی جیاوازە من بە دەرەجەیەک بۆ ڕسم گرتومە کڕیومە بەس بۆ ڕسم گرتن چکە ئەو ڕسمانەی بەو دەگرم باوەڕکە بە گەلاکسی نۆت و بە هواوی یا هەردووکیان بخێنا و هەردوو سێنسەرەکان بخێ سەر یەک مۆبایل و عدەسەکان و لێنسەکان بخێ سەر یەک مۆبایل بەقەدەرە و ڕسمی جوانی و بۆ شەرتێک کە نەفسی سێنسەری 2-3 ساڵ پێش ئێستایە و بە مێگاپیکسلێکی زۆر کەم هەموو سەحرەکە لە سۆفێرە بۆیە کۆمپانیایەکانی تر ئێستا تازە بە تازە بە خۆکەوتونە تۆزەگەی پەرە بە سۆفێر دەدەن لەو مەجای ڕسمگرتن و کە پێدەن کۆمپۆتیشنال فۆتۆگرافی کە زانیان گوگڵ ئەوەی کە دەیکا زۆر زۆر بە شتێکی زۆر زۆر بەسیط یعنی ئەگەر شتێکی بە هەر بە مەنتقی پێتان بڵێم ئەو مۆبایلە ئەگەر ئەو پارچانەی کە لە ناوی بەکارهێنراوە ئەگەر دەری بینی بە جیا بپرسی نرخەکانی زۆر زۆر ئەو مۆبایلە هەرزانترە لەسەر گوگڵ لە تا ئەوی کە دەیفرۆشی لە بەرەوەی ئەو پارچانەی کە ئەو مۆبایلی زۆربیان بەلای کەمی 2 ساڵ کۆنە تاوان شتی کۆن بە خۆت دەزانی هەرزانترە خواستن کۆمپانیا بەهێزە گەورانە ئەگەر ئەم مۆبایلان دروستکەن بە ژمارەی زۆر گەورە داوا دەکەم بۆیە ئەکیر نرخەکەی زیاتر دادەبەزی و کە ئەسڵان خۆی نرخەکەی کەمە لە بەروی تەکنۆلۆژیاکانی وەک هاردوێر کۆنە بەس وەک سۆفێر دائیمەن تازەیە
ببورن ڤیدیۆیەکە درێژ بوو بەس هەر حەزم کرد کە زیاتر باسی گوگل پیکسل بکەم لە ڕووی کامرۆ و ئەندرۆیدەوە بە هیوای ڤیدیۆی تازە ئەگەر حەستان کرد بەردەوام بووم لەو ستایلە ڤیدیۆیانە ڕڤی مۆبایلی جیاواز بکەم لایکی ڤیدیۆەکان بکەن و سەبسکرایبی چەناڵەکەم بکەن لەبەرەوەی تۆزێک سوپرایزمێ لەمە دووە مۆبایلی ئەو مۆبایلە شازانەوی بەردەست نییە لە کوردستان ئەوانە بە شێوازی مانگێ جارێک بۆ 2000 پێداچوونەوەی بکەم. زۆر سوپاس بۆ ئێوە.